یاسای ئیسلامی لە خزمەت سیاسەتی سەرکوتدا. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە یەکەم ڕۆژەکانی هاتنە سەرکاریەوە بە پشتبەستن بە یاساکانی شەریعەتی ئیسلامی بەردەوام جنایەتی خوڵقاندووە و بە هەزاران ئینسانی شەریف و شۆڕشگێڕ و کۆمونیستی تەنیا بە تاوانی دەربڕینی بیر و باوەڕیان لە مافی ژیان بێبەش کردووە. ئیعدامی بەربڵاوی نایرانی سیاسی لە یەکەم ساڵەکانی دوای شۆڕشی 1357 دەسترێژی بۆ سەرکچانی لاو لە ناو زیندانەکان بەر لە ئیعدام بە پاساوی مەسەبی، ئیعدامی هەزاران زیندانی سیاسی لە ساڵەکانی دەی 60 بە تۆمەتی وەک محاربە لەگەڵ خودا و هیتر، دەرکردن و بەکردەوە دەرهێنانی حکمی دژی ئینسانی قەساس، ئیعدام و سەنگسار لە زمرەی ئەو جنایەتە دژە ئینسانیانن کە ڕژیم بەپێی یاساکانی سزای ئیسلامی بەڕێوەی بردووە. هەر ئێستا بە هەزاران زیندانی سیاسی تەنیا بەهۆی بیر و باوەڕیان لە زیندانەکانی ڕژیمدان. دەیان زیندانی سیاسی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران و لەوانە لە کوردستان لەگەڵ مەترسی بەڕێوەچوونی حکمی ئیعدام بەرەوڕوون و ڕژیمی ئیسلامی لە ترسی پەرەسەندنی خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران و بە ئامانجی پێکهێنانی کەش و هەوای ترساندن و تۆقاندن لە کۆمەڵگا داسی مەرگ لە دژی زیندانیانی سیاسی دەسوێت بۆ ئەوەی کە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی نەتوانێت دەست بۆ کارەساتی دڵتەزێنتر ببات. پێویستە خەباتی یەکگرتوانەی کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز بە دروشم و ئامانجی سیاسی ڕوون هەرچی زیاتر پەرەبستێنێت. ڕژیم تەنیا لە ئەگەری بەرەوڕووبوونەوە لەگەڵ بزوتنەوەیەکی بەربڵاوی جەماوەری کە داخوازی ئازادی بێشەرت و مەرجی زیندانیانی سیاسی، هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام و جیایی دین لە دەوڵەتی کردبێتە مێحوەری کاری خۆی، لە بەڕێوەبردنی نەخشە و پلانە دژە ئینسانیەکانی خۆی ناکام دەبێت. خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی و هەڵوەشاندنەوەی حکومە دژە ئینسانیەکانی ئیعدام تەنیا ئەرکی بنەماڵەی زیندانیان و مەحکوم کراوەکان بە ئیعدام نییە، بەڵکو هەر ئینسانێکی شەریف و ئازادی خواز دەبێت لەم حرەکەتە خەباتکارانەیەدا هەڵسووڕاوانە بەشداری بکات. ئەمڕۆکە تەنیا بە خەباتی یەکگرتوانە و ناڕەزایەتی بەربڵاوی جەماوەری دەکرێت بەربەماشێنی سەرکوت و جنایەتی ڕژیم بگیردرێت. ئەگەر ڕژیم سیاسەتی گوشار بۆ سەر زیندانیان بە ئامانجی چاوترسێنکردنی خەڵک لە دەرەوەی زیندانەکان خستۆتە دەستوری کاری خۆیەوە، پێویستی دیفاع لە زیندانیانی سیاسی و ناچارکردنی ڕژیم بە پاشەکشە لەم مەیدانەدا بە چەند قات زیاد دەبێت. لەمڕۆوە دەبێت دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت، لە هەموو شوێنێک بەرز بکرێتەوە. نابێت ئیزم بدرێت ئەو ئینسانانەی کە بە تاوانی دیفاع لە بەرنامەی سیاسی و دیفاع لە بیر و باوەڕی خۆیان بۆ ناڕەزایەتی لە دژی ستەم و سەرکوت چەوسانەوە، نابرابەری و هەڵاواردن و ناڕەزایەتی لە دژی دیکتاتۆری دەسەڵاتدار کەوتونەتە زیندانەکان، خۆیان بە تەنیا هەست پێ بکەن زایاڵەی دەنگی ناڕەزایەتی خەڵک لە دەرەوەی زیندانەکان، هێزی خۆڕاگری و ئیرادەی زیندانیەکان لە پشت میلەکانی زیندانەوە بەهێزتر و پتەوتر دەکات. هیچ کەسێک نابێت بە تاوانی خەبات بۆ وەدەستهێنانی مافی ڕەوای خۆی، بە تاوانی ناڕەزایەتی لە ئاسبێ مافی و ستەمکاری، بە تاوانی بیر و باوەڕی جیاواز و چالاکی سیاسی دەستگیر و زیندانی بکرێت. ئەگەر بڕیارە کەسانێک گرفتاری بەندی زیندانەکان بن، ئەوە سەبەبکاران و پێکهێنەرانی ئەو بارودۆخەی ئێستان، واتە هەر ئەو کەسانەی کە ڕۆڵەکانی خەڵک گرفتاری بەندی زیندان دەکەن و دەیان خەنە ژێر ئەشکەنجە، ئەو کەسانەی کە جگەرگۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕی بێناو نیشاندا بە خاکیان دەسپێرن، ئەو کەسانەی کە سەروەت و سامانی کۆمەڵگەیان بە تاڵان بردووە و باری قورسی ڕەنج و ئازاری هەژاری و بێمافیان بەسەر ئەو خەڵکەدا سەپاندووە. ڕژیمی دیکتاتۆری ئیسلامی ئێستا کە هەست بە گوشاری هێزی خەباتی کرێکاران و کۆمەڵانی خەڵک لەسەر خۆی دەکات، کاتێک دەبینێت کە هەڵسوڕاوان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەرد لەسەر بەرد دادەنێن، خۆیان گرد و کۆ دەکەن و پەیمان دەبەستن و دەیان هەوێت کۆتایی بە پرش و بڵاوی ڕیزەکانیان بێنن، دەستەداتە هەر کردەوەیەکی دڕندانە و بە دەست بەسەرکردن و زیندان و ئەشکەنجە و ئیعدام هەوڵ دەدات خەڵک چاوترسێن بکات و کۆتایی بە هەوڵ و تێکۆشانی خەباتکارانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بێنێت. دەبێ وشیار بین و نەهێڵین. حکوومەتێک کە ناتوانێت وەڵامی سەرەتاییترین داخوازیەکانی کۆمەڵانی خەڵک بداتەوە و لەو پەڕی داماوی و سەر لە شێواویدایە، سەر لە نوێ دەرفەتی ئەوە بەدەست بێنێتەوە کە بە چەکی زیندان و ئەشکەنجە و ئیعدام ڕیزەکانمان تووشی لەبەر یەکترازان و پاشەکشە بکات.
دەوڵەتی مەسهەبی و هەر چەشنە کەڵک وەرگرتنێک لە مەسهەب وەک ئامرازێکی دەوڵەتی شیاوی ژیانی ئینسانی ئەمڕۆیی نییە. ئێستا کاخەباتی خەڵکی ئێران بۆ ئازادی و بۆ بەهرەمەندبوون لە ژیانی شیاوی ئینسان پێی ناوەتە قۆناغێکی نوێ و خەڵکی ئازادی خواست لە دروشم و داخوازیەکانیاندا ڕژیمی ئیسلامی و یاسا دژی ئینسانیەکانی کردوتە ئامانج، جێگەی خۆیەتی خواستی ئازادی زیندانیانی سیاسی، ئازادی بێشەرت و مەرجی سیاسی و دروشمی جیایی دین لە دەوڵەت ببێتە داخوازیەکی گشتی. نابێت هیچ کەسێک بە تاوانی خەبات لە پێناو بیر و باوەڕەکەیدا دەستگیر و زیندانی بکرێت. ئازادی بیر و باوەڕ دەبێت بە تەواوی و بەبێ هیچ شەرت و مەرجێک بسەلمێنرێت. مەسهەب دەبێت بە تەواوی و بۆ هەمیشە لە دەوڵەت جیابێت. هیچ مەسهەبێک نابێت هیچ چەشنە دەستێوەردان و کاریگەریەکی لەسەر یاسای بنەڕەتی و کۆمەڵایەتی وڵاتدا هەبێت. ناوەند و دام و دەستگای مەسهەبی دەبێت بە تەواوی لە دەوڵەت جیا بکرێتەوە و هەر چەشنە یارمەتیەکی ماڵی و هیتر لەلایەن دەوڵەتەوە بۆ ناوەند و دامەزراوە و چالاکی مەسهەبی هەڵبوەشێتەوە. بەرپرسانی مەسهەبی نابێت لە هیچ چەشنە ئیمتیازێک چ بۆ وەرگرتنی پۆستی دەوڵەتی و چ لە بەرامبەر یاساکانی وڵاتدا بەهرەمەند بن. هەر هەڵاواردنێکی یاسایی بەپێی مەسهەب و جێگا و شوێنی مەسهەبی و یان بێباوەڕبوون بە مەسهەب دەبێت هەڵوەشێتەوە. نابێت لە قوتابخانەکان، زانکۆکان و باقی دامەزراوەکانی فێرکردن و بارهێنانی دەوڵەتیدا هیچ یاسا و ڕێسا و بارهێنانێکی زۆرم لێی مەسهەبی بەڕێوە بچێت. هیچ مەسهەبێک نابێت مەسهەبی ڕەسمی وڵات بێت. دەوڵەت دەبێت مەسهەب وەک ئەمری خصوصی کەسەکان بەڕەسمی بناسێت و تەواوی شارۆمەندان دەبێت لە هەڵبژاردنی مەسهەب و یان نەبوونی مەسهەبدا ئازاد بن. کەسایەتی و بیر و باوەڕی هیچ کەسێک نابێت لە بەڵگە و نووسراوە ڕەسمیەکانی وڵاتدا تۆمار بکرێت.